بەرزبوونەوەی ئامارەکانی بازرگانی کردن و بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان لە کەرکووک مەترسی زیاتری دروست کردووە. بەپێی ئامارە نافەرمیەکان لە 6 مانگی ڕابردوودا زیاتر لە 150 کەس بە تۆمەتی بازرگانی کردن بە مادەی هۆشبەر لە کەرکووک دەستگیر کراون و دەستگا ئەمنی و لایەنە پەیوەندیدارەکانیش بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردەیە داوای هاوکاری لە هاوڵاتیان دەکەن. ئێمە ئەمڕۆکە لە شاری کەرکووک توانیمانە هەموو توانایەکی خۆمان لەسەر بڕیاری جەنابی وەزیری ناوخۆ و بخەینە گەڕ بۆیکەوە ڕێگری لەو دەستەواژەیەی هۆی مادە هۆشبەرەکان بکەینکەوە نەکەوێتن هەموو ماڵێکمان و خێزانەکانمان پارچە پارچە نەکات. بۆیە من دووبارە داواتان دیەکەم ژمارەیەکی زۆر پتر لە 150 مەحکوم و پتر لە 150 کەسش دەستگیر کراون کە لە ڕێگای یاسایی وە سزای خۆیان نەدرێ. ئێمە وەکو جیهەتی قانونی ئێمە لەسەرمانە ئەوامری قانون بەکاربێنین تەنفیزکەن محکەمە چی بڕیار بدا ئێمە لەسەر بڕیاری محکەمە ئەو ئیجاتەنە بەکارێنین. طبعا خۆ ناتوانم بڵێم ساڵی پێشویان ئەم ساڵ ڕۆژ وایە کەمترە ڕۆژ وایە زیاترە ئەوە قەت موازنە نییە. ئێمە المهم ئێمە بەردەوامین بە دەستگیرکردنی ئەو کەسانی کە مادەی هۆشبەر بەکارێنن. بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و بەکارهێنانی لە کەرکووک بووە بە دیاردە و مانگانە هێزانیەکان دەیان کەس دەستگیر دەکەن و ڕوبەڕووی یاسایان دەکەنەوە. لە ماوەی 6 مانگی ڕابردووشدا 450 دۆسێ ڕەوانەی دادگا کراوە. کۆمەڵگە لە مەترسیدایە و بەتایبەت لە کەرکووکدا نزیکەی لەم ساڵدا نزیکەی 400 کەیسی مادەی هۆشبەر بەسەرەوە هەبووە و هەروەها لە ئێستادا نزیکەی 200 کەیسی مادەی هۆشبەر لە لێکۆڵنەوەدان بێجگە لەو تاوان بارانەی کە تاکو ئێستا ئامادەی دادگا نەبوونیان ئەتوانین بڵێن دەستگیر نەکراون. نزیکەی 150 تاوان بارمان لە لێکۆڵینەوەدایە. دۆخی کەرکووک ئەگەر چارەسەر نەدۆزرێتەوە بەنسبەت مادەی هۆشبەرەوە لە ئاستێکی بەرزتر دەبێت. لە پارێزگەکانی عێراق جگە لە کەرکووک وەزارەتی ناوخۆ سەنتەری تایبەتی بۆ کەسانە دروست کردووە کە بە تۆمەتی بازرگانی کردن یان بەکارهێنانی مادە هۆشبەرەکان سزا دەدرێن. بەڵام لە کەرکووک ئەو کەسانەی دەستگیر دەکرێن بە تۆمەتی مادەی هۆشبەر یان بازرگانی کردن بەو مادانە لەگەڵ زیندانیانی دیکەدا دەنرێن. ئەمەش پێچەوانەی یاسایە و نابێتە و کەسانەی ئالوودە بوونیان بازرگانی دەکەن بە مادە هۆشبەرەکانەوە تێکەڵ بە زیندانیانی دیکە بکرێن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.